ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ بە هیوان باش بن. هاوڕێیان ئەو ماوەی ڕووداوی گەرماوگەرم گەلێک زۆرە بۆ ئێمەش بە پەلا هەوڵ دەدەین هەندێک لەو هەواڵ و شتانەی کە دەگاتە دەستمان ئەمن حەزم لێ بەڕاستی ڕۆژانە چەند دەقەیەک لەسەر ڕۆژاوا قسا بکەین بە تایبەتی کە میدیای باشوور یعنی بەڕێزان ئەو ڕووداوی ڕۆژاوا ئەمنی گەیاندە و قەنەعەتێ میدیای باشوور زۆر لاوازە بەشەکی ناپاکە بەشەکی زۆر سەرپێیە یعنی لە کاتێکدا ئەوانە وەکو ئێمەش نین کۆمەڵک ئەوەیان نەملە بەنمونە یعنی دەسەڵاتیان هەیە پارەیان هەیە پەیامێریان هەیە کوپە هیوا هەیە 20 کەس بەورە 20 کەس کارمەندی هەیە ئەی هاوار ئێ باشە توخوا چۆن دەکرێتن لاواز بیوە بۆیە جێگای سەیرە ینی ئەو ڕووداوانەی ڕۆژ ئەوان ئەوە دەبینن نیشانیدا کە لایەکی میدیای کوردی کرایە لایەک بەشەکیشیان زۆر نەزانانە خەبەرێک جەزیرە بڵاوی دەکاتەوە بڵاو دەکەنەوە میدیایەکی فەیک بڵاو دەکاتەوە بڵاو دەکەنەوە یعنی هاوڕێیان بەڕاستی ئەوان وەکو ئێمە نین دام و دەستگایان هەیە بۆیە لەو ڕوانگەوە من هەوڵ دەدەم زوو ئەلەو ڕۆژانە قسە و باس بکەین بەڕاستی لەسەر ئەو وەزعەی ڕۆژ ئاوا خەبەری گرنگکەیە و پەیامەکانیش ناگە و بەداخەوە برادەرانی ئەبلوقەی ئەهم بەڵێ ئەوە نامەدێ زۆر باشە یعنی تۆ وەرە بەنمونە ئێستا ئەو برادرێک 9 کیلۆ ناردم کۆمنتێک ئەڵێ وەرە سیرکە تورکیا ئابلۆقەی ئابووری لەسەر هەموو سلێمانی دانایە کەچی مەسرور و شاسوار و سلاعەدین بەهادینیش دەنگۆ هەیە کە چوویتە وێندەر ئێتخوا بەجددیمە یعنی عیبە بەجددی هەندێک شتێ قیەم و ئەخلاقە قیەم و ئەخلاقە و هیچ ڕەبتی بە یەکێتی نییە ئابلۆقەی ئابووری خرایتە سەر هەموو خەڵک هەر نەخرایتە سەر یەکێتی بڕۆ با تورکیا دژی ئەوە بیت یەکێتی بی بەستێکی هەیە دژی خەڵکی سلێمانی دەبیتن دژی هەموو خەڵک دەبێتن هەر ئێستا قسە باز دەکەن بەس یەک دەقەیەکە ئێستا دەست پێ دەکەن با لە پەیجەکانمان بڵاوکەینەوە بەخێربێن سەرچاوی ئێمە بێتان دەڵێن بۆ تورکیا ئەو ماوانە ئەو هەموو هەواڵەی بڵاو دەکاتەوە لەسەر ڕۆژ ئاوا و بۆ شاسوار و مەسروریش ئێستا لەوێن دەرەوە دەنگ ئەو هەواڵەی هەیە کە ئەوەش لەسەریتی سلاعەدین بەهادینیش بەبیهێنینە پێشتر هەر سێکیان لەوێن دەرن ینی بەجددی ئەوە هۆی چییە بابێن قسە و باسی لەسە بکەین هەر کە سەر ڕێی خۆیدا ئەوان جوڵە دەکەن ئێمە شەق خۆمانە حزبی سیاسین قسە و باسییان لەسە بکەین هاوڕێیان باز دوایین شت بەڕێزان یەک بەر لەوەی بچمە سەر ئەوەی دوێنێ سەر لە نوێ ڕووداوەشکەی هەتکردنی گەنجێک یعنی یەک لەو گەنجانەیەکە خۆی لە تیکتۆک بێزەڕە باوا بڵێن بێزەڕەکانە چکو تیمەک هەیە لە ناو سۆسیال میدیا زۆر خەتەرن هاوڕێیان ئەوانە جوێن دەدەن ئەوانە ئادابی کۆمەڵایەتیان نەهێشتیە ئەوانە پەروەردەی یعنی سەقافەتەکیان پێ نییە وەز پیسترین زمان فرێدە چکۆم لەسەر قسە دەکەم مەسەڵەن 10,000 کەس دەیبینی ئێو 10,000 کەسە ئەنواع بەشەرە ینی ناکرێتن ئافرەتە داخی بەڵام ئەو کابرایکی فەقیرە بەخۆی گاڵتە و گەپ دەکاتن بەڕاستی ئەوەش بوویتە دیاردە لە هەولێرێ ئەو پارتی بانگەشەی ئەمنیەت دەکەوە دەرکەوت هەموو بانگەشەکانی زۆر درۆ فشۆڵە وەرە سیرکە بەخێربێن هاوڕێیان بەخێربێن هەمومان نزانین گەنجەکی ئەو لێرێ بە ئەوەی کەتنە سەری بە سیارەی کەتنە سەری گەئەتلێکە لە فەرات پیربال لە ناو بازاڕی شەپ شاپانیان پێکرد پیاوەکانی بازان قەسابی دانی سویدی محامێک بردیان یعنی زۆر ئەزیەتیاندام و دەویان شکاند و کەتنی قۆڕیان لەگە کردبوو ئەو ڕێبازە ڕەنگی بێ دوێ دێ چەندینی کەشە گەنجەشکەش هەبوو وەخت خۆی لە 2011 بوو ڕوا بکەت پۆلێک ئاسایش بردوبیان پیساییان دەرخواردە پێیان پێماچ کرد پیساییان دەرخواردە یعنی ئەوان هەموو نیشان دەدا مەسعود بارزانی
مەسرور بارزانی و ئومێد خۆشناو بارزان قەسەر ئەو شارە ئەمین نییە یعنی بەڕاستی ئەوە یەکەم جار نییە لە سلێمانی ڕاست دەکەن چەندین جار منداڵی مەسئولەکان خەڵکیان گرت کۆشت ئەوە کرد بەس ئەوە کاکە هەموو فەردێک دەیکە سە دوێنێ ئەو کەسە کابرایە لە خۆی چوە دوو قسەی قسە چی کردی گوتی توو ڕەبووە لە عومرەی گوتی من هەولێری بە عومرە نادەم تخواوە چییە نۆدەت لێی دەدەن کابرایەک لە بۆ خۆتی لە خۆی ئەوەی کردی کفرەکەی لە چێدایە زۆر چۆداوە لێ بردنیژی کردی دەڵێن کفرەکەی لە چێدایە ئەوە ئەنگۆ دەچن بە ناوی ئاین ئەوەی دەکەن بێ شەرەفیە بە جددیمە هەر گروپێک هەر دەستەوە خۆی بوویتە ئەنتەر لەو هەولێرەی سیاسەتی غابە هەیە دارستان بەهێز و بێهێز دەخوا هیچ ئەمنیەت نییە ئەو پەڕی دەسەڵاتێکی فەوزا چێ دەسەڵاتی هەبی ئەوە دەخوا بڕوام کە ڕۆژێک نوکتەکتان دەجێڕمەوە لەسەر پاراستن و خۆم لەسەر پاراستن و خۆم بزان چ نوکتەیەکە بەس یعنی لە مەوزوع عشکە بێ نێمەوە سەر یعنی نەبتەئی من بەڕێزان بۆ دیادەکی زۆر بێ ئەخلاقیە وەوە ئەنتەربوونی پارتیەکان پیشان دەدەوە پیشان دەداوە ئەمنیەت لە هەولێر هیچ نییە ئەگەر هەبی کودەتان کاک هەر کەسە کەرستەوە یەکەچی دەبا و لی دەدا و ئیهانەی دەکا هەندێکی مەرکەزی نییە بەڕاستی ڕاستە هەندێکی مەرکەزی نییە بەڕێزان بینە سەر ئەوەی شاسواری شاسوار ئەوەی کە ئێمە دەمانگوت ئەوە ئێستا بۆتان دەرکەوت تاوان ئەو هەواڵەش لە وەزارەتی دەرەوە دەرچووە ها بۆ زانیاریتان لە ئەوە دەرنەچووە لە NRT بڵاوی نەکردەوە تا نی سعات لەمەوبەرم سەیرم کرد NRT لە تەلەڤیزیۆن و لە میدیاکەی پێی شەرم بووە بڵاو کاتەوە باشە بە جددی یعنی ئەگەر لاتان ئاساییە پێتان دەستکەوتە شاسوار یەکەم دارە لە دەرەوەی هەرێمنەوە ئاستە باڵایانە استقبال دەکرێ من نەمدیوان لەگەر وڵاتانی ئەوروپی و ئەوانە بێ مەسن لە لەندەنا لە ئەمریکا بووە بچی لە ئاستی باڵا استقبال بکرێ ئەو یەکەم جارە لۆ بڵاوتان نەکردەوە ئەگەر لاتان ئاسای وەزارەتی دەرەوە بە ئەم قەس بڵای کردو ئێستا پێتان دەڵێن بۆ هاوڕێیان دووسێ سەبەب پێ یەک لەو سەبەبانە ئەگەر بێتەوە بیرتان من دە ڕۆژێک نابی باسم کرد کە سڵاحدین بەهادین یەکێک لەو خاڵانەی بانکێش کرابوو کە ئەگەر هەوڵەکەیە پارتی بە ئاشکاش بانگەشە دەکەوە ئەوڕۆ کۆبوونەوەیان هەیە کە من نەتیجەکەم بەغەڵەت تێم مەگەن پێرێ گوتم حوتی مانکە کۆ دەبنەوە پارتی نەدوو سەرۆکاتیەکان دەداتێنە ناوەخۆنە ئەنجومەنی ئاسایش دەشبینن بەوەف دەکەی پارتی زۆر لە یەکێتی بێمنەتە لە دوو خاڵوە دەزانی یەکێتی بێ پشتی ئێرانە تەواو ئێران وەزعی شڕە دووش ئەو حزبانەی تروالۆ خۆی ڕادەچێشین پێویستی بە 7 کورسیە چه یەک گرتوبی چه نەوەی نوێبی هەردووشیان ئەوە دەرکەوت لە بەرەی تورکیانە بۆیە لەو ڕوانگەوە فشار دەکا قسەک لە یەکێتی بێمنەتە بەڵام من پێم وایە هەمووش بەخۆشیان پارتی دەزان ئێمە نەچینە سەر ئەو وردەکاریە بەس گرنگ فشارەکانی تورکیا بەشی هەرە گرنگی لەسەر ئەوەیە لەگەر یەکێتی لەگە پارتی حکوومەت پێبینن و ئەوانە لە فامیلی خۆتی بۆیە بەنمونە بۆ زەخت لە کۆمەڵ ناکە بەنمونە بۆ زەخت مەسەن لە یەکێتی ناکە بەو دەرەجەی یعنی لۆ نایکە سەبەبی چییە لۆ لەبەرەوەی ئەوانە ئایدی خۆی نینە ئەو مەسەن یەکێتی زەخت لە ئێران دەکا من ئەوڕۆ پێم گوتنی ئەو بارەگانەی ئێران ئاپۆچیەکانی ژنەکانیان کە داخرا زەختی ئێران بوو لەبەرەوەی هەسەدا و ئانی لەگەر ئەمریکا و ئیسرائیل زۆر چوویتە پێش پەکەکە ئەوەی دەکا ئاشتی دەکا ئێران فشار دەکاتە سەریان ئێستاکە بۆیە خاڵی جەوهەری ئەوەیە ئەوە یەک دوو هاوڕێیان لەو ڕۆژانە شەڕی کورد شەڕێکی گەورەی لەسەرە لە نێوان ئیسرائیل و بەرەی ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپا لەلایەک و بەرەی تورکیا لەلایەک یعنی بە ئاشکرا ئەو دیوە دەبینین دوو ئیتیزا هەیە تورکیا ئەمریکا و ئەوروپا نازی هەر ناگرن و بەرەو ئینهیار دەڕوا لە سووریا من تێم بگەن ئاڕێن تکایە جملە کە دەڵێی ئەوە دێ تورکیا بەرەو خەیبەت الئەمەل بێهیوایەشی زۆر گەورە لە سووریا دەڕوا جۆلانی دا ئەم پێ کرد جۆلانی ئایدیوی نییە باسمان کرد پێشووتر ئەمە کە منەظەمە برم گروپەکە بەناوی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەوانە ئایدی سەتی تورکیان کە ئەنەکەسە شتێدا لە ئەفرین و ئەوانن جۆلانی وەسەد بوو ینی تورکیا دەعمی دەکرد بەڵام سەربەو نییە ینی بڵێ هەستە دانیشە بەس علاقاتێکی بەرفراوانیان ئێوە تورکیاش هاریکاری کرد
تورکیا لە بدایەتی ڕوخانی وا خۆی پیشاندا کە جۆلانی سەر بەوە ئێستا جۆلانی بەزە خۆی ڕەفتار دەکە تەسلیمی نەبوو لەگە بە تایبەتی بڕۆن سیر کە ناوڕێیان یعنی تورکیا ئێستا لە میدیاکانی هێرش دەکاتە سەر جۆلانی لەبەرەوەی دوو جارێک چوو لەگەر هەسەدە دانیشت ئەوە دووبارەی بکەمەوە میدیای کوردی زۆر بە شانازیەوە دەڵێ ڕاستە ئەمریکا بە فرۆکەی خۆی بردی وەفدی قەسەدەی برد لەگە جۆلانی داینیشان 40 کیلۆمەتریش لە دەرێ هاوڕێیان ئەمریکیەکان چ بەخۆیان چ وەفدی قەسەدە ناسنا ئەو شوێنە کە محەممەد جۆلانی داینیشان ناد ئەوان دایان بەنە شوێنی کە و تەفتیشی جۆلانی دەکەن جۆلانی هەموو زەلیلێ قبوڵ دەکەن لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و دەبینیوان چەکشی لێ دەتەقێنەوە و گەیشتە بندی مەشق ئیسرائیل ئەمریکا مەسەرەن شەرتی خۆیانی ئەمریکا و فەرەنساوانە سەر فەرز دەکەن ئەو دەیەوێ ئەوەی لە سەلا بکە مەسەلە ئێرهابیە و ئۆکەی بکرێ ئەگەر نا هیچی پێ ناکرێ و ئەگەری ڕوخانی زۆر بەسیتە خەڵکەوە نەرێت جۆلانی چ بکوژێت شەڕی ناوە خۆی لۆ دروست بکرێت چێ ئۆکەی نەکرێت لە کۆمەلگانی دەوڵەتی بەڵام جۆلانی بۆیە لە نێوان ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل بێگومان ئەوان هەڵدەبژێری نەک تورکیا یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە دەبێ بزانین جۆلانی زیاتر بەو ئیتجاهە دەیەوێ بڕۆ دەزانین تورکیاش گرنگە بەڵام ئەوانە گرنگترن ئەگە ئۆکەی نەدەنێ بە هەر تورکیا لە پشتی بی تورکیا بەخۆی اقتصادی سفرە چ دێ دامی سووریا دەکا بەس ئەمریکا و ئەوروپا و ڕۆژئاوا ئەگەر ئۆکەی سووری بکەن بۆیە یعنی جۆلانی تەمەڕودەشی لە تورکیا کردی بە تایبەتی کە لەگە هەسەدە دانیشت گوتی لەگە کورد دانیشتینە و مەزلوم کۆبانی لەگەدا نەبوو یعنی هەر وەکو زانیاری تەحەدا دەکەم هاوڕێن مەزلوم کۆبانی لەگە ئەوفدە نەبوو و ئەمریکا بە کەیفی خۆی بە تەیارەی دەیان بە و ئەو تەحدید دەکە و پاسەوانیان دەکە کورە هاوڕێیان ئەوانە زۆر گرنگیان بۆ بیر بکەنەوە شتە لەگە مەسعود بارزانی بکرابە بە تەیارەی ئەمریکی و بیان بن و مەسەن بەس پارتی ببەن و یەکێتی نەبەن و چ دەستکەوتەک دەبوو لەو پارتی کەچی ئەی هاوار خەندانی بەرهەمی نووسیتی وڵا کاک مەسعود ناوبژیوانی دەکا کورە شەرم لە خۆت کە بەرهەم ساڵە من دەزانم کابرایەکی تەمەلوقچی و نامحتەرەمی بەڕاستی خبری دانایەوەڵا مەسعود بارزانی بڕیاری دا ناوبژیوانی نێوان جۆلانی ئەو بکە یەک ئەمریکا و فەرەنسا لە پشتبی چ پێویست بە مەسعود بارزانی دەکا لە کاتێکدا مەسعود بارزانی بەڕێزان نامەی نادێ لە جۆلانی حسابی لەو نەکردیە تا ئێستا جوابی نەدایتەوە و بارزانی ئەو نامەی نارد لەولا لە ترسان چوو ئێران ئەو لە بۆ یەک نامەی وەفدە شڕەوانی ئێران کردیە بەراعەتیدا ئەگە بچی وەفد لە مەعبەینی هەسەدە و ئەوەی ڕێبکەوی کە ئێران گردەگری کە ئێران گردەگریتن نازانم ئەو قسە حەلەق و بەلەقانە چێ دەنگی بەرهەم ساڵا یعنی بەجددی ئەو میدیایەکی هەیە ماشێت وەڵا نێچی جەبا بستە ڕۆژئاوا ئەمریکا و فەرەنسا لەگەشت علاقاتی ئەمریکا و فەرەنسا لەگەشت علاقاتی کورد و هەسەدە و جۆلانینە چ پێویستیان بە مەسعوودە یاوان بە فرۆکە دەیبا ئەوە دەزینا کاکمەس ئەوە هەموو بەرتیل و تەمەلوقە بەرتیل و تەمەلوقە ئەو دانەوێ خۆیان لای مەسعودی ئەوە بکەن کاکە وەڵای بە زۆرم نێنێ باشوور وەس ئیجارێ خراپە زۆر خراپە بە تایبەتی پارتی یعنی لەو پێشتر هەر ئەوان لە هەولێر سنتەر بوو ئێستا ڕۆژئاوا سنتەرە یعنی ئەگەر هەولێر معامەلەی لێ نەکا ئەوە دەبتە دەستکەوت لۆ خۆی ئەگەنا سەری دەخوا ئێستا من دێمە سەری هەولێریش دەخوا هەولێر ئەو هەموو زۆڵە لە ئینتقام بکە لەگە تورکیا لەگەر ئەولا لەگە ئەنا کەسا بڕوا بکە سەری مەسعود بارزانیش دەخوا مەسعود لە بەرەیەکە بەرەیەکی زۆر خراپە هاوڕێیان بۆیە خاڵی دووەم تورکیا هات گوتی تورکیا دەزانێت ساڵێک زیاترە ئەو پرۆژەی ئەمریکا ئیسرائیل خەتی داوت هەیە لە شەڕی حەماس ئەردۆغان و تورکیا وایەزانی شەڕی حەماس و ئیسرائیل یەک هەفتەیە تێم دەگەی یەک مانگە و کۆتایی دێ نازانی گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە تورکیا دەزانێت ئێستا بەشی شێر لە منتیقەی بەرکورد دەکەوی کورد بەهێزترین کارتە لە منتیقەی لە دوای ئەمریکا و ئەوروپا و ئەوانەوە ئەترسێ بۆیە پەنای بۆ ئۆزەلان برد کورە هاوڕیانەوە بە سیرکەن بەرپرسی هەموو گورگەبۆرەکان فاشیشترین گروپ دەرێت ئۆزەلان لەی بێتە ناو پەرلەمان لە کاتێکێکە بچی دەبی یەک کۆمەڵبەندی دەستوری بگۆڕدرێ ئەو لە ئەردۆغانیش زیادە دەستە پێش لۆوە دەکە ئەو تورکیا
لەبەر ئەوەی دەست دەیەوێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازانجە تورکیا هات پەیامی ئەوەیدا ئیسرائیل و ئەمریکا لۆ چاوی گەشتی کورد نییە هاوڕێیان تکایە یعنی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا یعنی وڵاتی ئینتیهازین وڵاتی مەسلحەتچین چاوی گەشتی کورد لەبە ئینسانیەت و حەقخوازی نییە لە دنیا وا خواسرایە خەتی داودی ئیسرائیل مەسەلەی غاز ئەوە بەر ئەو مەوقعە بکەوێ کە کوردە و کورد ئیسپاتی خۆی کردیە هەسەدا هاوڕێیان هەسەدە لە شەڕ بدۆڕێ ئەو بەرخودانەی لە بەنداوی ترشین دەیکا لەو 10 ساڵەی 11 ساڵەی ڕابردوو خۆی ئیسپات کردیە خۆ یعنی ئەمریکا و ئیسرائیل دوو جوندیان نەکوژرایە لەو منتیقەی کوردە شەهید دەبی کوردە قوربانی دەدا لەو هێزە بە ئیرادەی زیاتریان نییە بەدیلیان نییە دروزەکان ئەوە دایان بینی هێزێکی بچووکن ئیرادەشیان وەکوان نییە هیچ هێزەشکە بەدیلی هەسەدە نییە لە منتیقە کە لەوام نزیک بێ وەکو مەسەلەن شیعە و سوننە نەبی لێیان هەڵگەڕانەوە کاموزار ناچارن لەگە هەسەدە بکەن و هەسەدە ئیسپاتی وجودی خۆی کردێ کاچی خۆم ئەمریکا و ئیسرائیل دوو جوندیان لە ڕۆژئاوا نەکوژرایە ئەوان دێن بالمقابل قازانجەکە وا دەخوازی دەعمی ئەو هێزە بکەن وەکو گوتمان لە سووریا لە ڕۆژئاوا لە هەموو دەوڵەتە عەرەبیەکانی وەکو مەسەن هێزە عەرەبیەکان حەماس و حزب الله و نازام جیهاد و هەمووی چەکیان کلکوباڵیان دەکەن کەچی کلکوباڵ دەدەنە هەسەدا بەهێز بە علاقاتی نێودەوڵەتی لۆ لەبەر ئەوەی قازانجیان لەگە قازانجی کورد یەکان گیر دەبیت لەو ڕوانگەوەیە یعنی کەس نەڵێ ئەوە بووی هاوران من ئێستا هاتم وەزارە خارجی ئیسرائیل کە ئێستا فرعونی منتیقەن بەداخەوە یعنی ئەو واقعەکە فرعونی منتیقەن بڕیادەر نەسەر ئەمریکا و ئەوروپاش لۆبی ئەمریش جوولەکە ترامپی هینایەوە ترامپ غەڵەت بکات جێی دەگرن بڕوان پێ بکەم ناو قسەیە دەڵێم یعنی تێمەگەن ترامپ خەتەرە بەڵام لە ترامپ هیچ نییە لە بەرامبەر لۆبی جوولەکە ئەوان هینایەتیانە بێش هەر زۆر بە بەسیتی بە سەدان سیناریۆ لاشی دەدەنەوە بۆیە هیچ ترس لە ترامپ نییە کە زۆر میدیای کوردی لە ترامپ دەدەرسێ ئیسرائیل بڕۆنە سەر لاپەڕەی وەزارەتی خارجی ئیسرائیلی بزانە هەموو دیدارەکانی جارێ ئیسرائیل لەسەر ئەوە نییە کە دەیەوێت ئەو ڕێڕەوەی بسەپێنی ئەویش ئەو ڕێڕەوی داوت ئێستا دووحی چارەسەر هەیە ڕێڕەوی داوت هەیە فکری عوسمانیزمی ئەردۆغان هەیە بەڕێ ئینگۆ چێ دەبی بباتەوە بێگومان دەبی ئیسرائیل بباتەوە نقاش تێدا نییە تورکیا من یەک جوملەتان پێ دەڵێم ئەوەی خۆم لێ برادەرێکمە ئەو جملەیە جێ لێ ڕابگرن تورکیای ئەمڕۆ ئێرانی سبەیە تورکیای ئەمڕۆ ئێرانی سبەیە ئەوە زۆر گرنگە تورکیا بە خۆشی لە خۆی دەترسێ بۆیە دێت ئاشتی لەگە کوردەکە ئۆزەلان دەینێ ئۆزەلان ئەینێ ئەڵێ تا ئیسرائیل و ئەمریکا من بەورەقەی کورد سەرچاوەکەی کە هەمووی ئاپۆچینە بەوەی دەتانگرم ئیسرائیل هەستا وەزارەی خارجی وەزیری خارجی لەگە ئیلهام ئەحمەدەک تەلەفۆنی کرد کە تورکیا پێی دەرێت تیرۆریست تەلەفۆنی کرد بەبێ دای هەموو میدیاش ئێستا ئەوڕۆ دەرێ دەبی حدود لە بۆ جێشی تورکی دابدرێ لە بەرامبەر ئەو هێرشە یەک مانگە قارەمانانە هاوشێوەی کۆبانی شەڕڤانان مقاومەت دەکەن هەمووی ئەمە دوێنێ ماکرۆن مەدعی کرد ئەرێ ئەو عادل باخەوانێک وەزعی کورد خراپە ئەگەر لەوەی دوورن ئێستا ئەو ماکرۆنی سەرۆشی مەدح و سەنای کرد و کەس باسی باشوور نەکرد ناسم خۆیان تێکەر دەگەن یعنی قەزدم لەزەدێ هاوڕێیان پێشووتر ئەڵمانیا پێشووتر وەزیری خارجی فەڕەنسا ڕوونکردنەوەیدا وتی ئەمە نەمانگوتێ دشکی پێشووتر نازانم ئەوەی ئەمریکی گەورە باڵا کاچ خۆم ئەو دەستکەوتە ئەوانە لە حاکمیەتی دنیانە چێنە یعنی چین و رووسیاش ئەو کاریگەریان نییە رووسیا دۆڕا لە منتیقەکەی بەس مانەوە نییە دەڕوا بەتەواتی ئێران پاشەکشەی پێکرایە ئەوانەیە ئێستا کە بڕیار بەدەستن لە سووریا هەموو لە پشکردن کورد هێزی هەیە ئەو هێزەی وەی کردی هەموو دنیا شەڕی بی لەسەری بڕاوکەم بە ئێران و بە رووسیا و بە دەوڵەتانی عەرەبیش کورە کاکە ئوردن کە پنتاگۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پنتاگۆن بنکەیەکی ئەمریکیە تا سەر ئێسقان دژی تورکیا و ئوردن ئەوە قەتەرە بۆ زانیاریتان سعودیا مەسر ئەوانەش هەموو لەو بەرێنە
کورد وەزعی زۆر باشە نازانم میدیای کوردی لەوەندە بێ ئەخلاقن من هاوڕیان ئەو ماوەی بۆیە دێم زۆر قسە دەکەم کورە کە دەبینم میدیای کوردی چ زەلکاوەکە چ قێزەوەنیەکە چ خەبەرێکی ژەهر بڵاو دەکاتەوە ئەو دیتت ئەمە گوتمان پارتیەکان شاسوار ئیسلامیەکان دامی ئەو قسانە ئێمە دەکەین ئەوە نایکەن لە کاتێکدا ئەوەی مە مەسلەیەکی ئەخلاقیە بڕوا بکە من یعنی لە بۆم نییە دەشبینن یەزانیتە زۆر کەس تۆمەت لە بۆ من دروست دەکا من فێر بوومە هیچ قسەی نەکەن لە تێپەڕینی ڕۆژگار یەک لە دوو یەک بە درۆزنیان دەردەینم بەخەبەر بە بەو لایڤ بە پۆست پێویست ناکە ڕوونکردنەوە بدەی ئەم سەر بەوەم سەر بە بەس ئەمن دامی ئەوە حەرەکەی باکوور و ڕۆژ ئەوە بە هەموو توانامان دەکەین بە هەموو توانە لەبەرەوەی کاکە منە یعنی چ دەکەین لە ئەوروپای دانیشتینە دیفاعیان لێ دەکەین کورە بابەوە خین دەڕژێنی وا لەو بەرەی جەنگە ئەو کچ کوڕە وەکو من و توونە دەچی خین دەڕژێنی لە پێناوی کورد و کوردستانە لە پێناوی ئازادی ئینسانیەتە ئەمن دێم لێرت بەس دیفاعیان لێ دەکەم بەس دێم ئەو توهمەت و ئەو وەزعی هەیە درۆژیان لە بۆ ناکەم بڕوا کۆزیان خراپ باسم دەکرد بەس یانە و پەڕی باشدایە لە ئیرادە لە لووتکەدانە لە نێودەوڵەتی لە لووتکەدانە لە چەک و تیفاق کورە بابە کەرامەتی تورکیان شکاند ئەو 25 ڕۆژە تورکیا کەرامەتی شکال لە جەپەی لە کۆبانی کەمتر نییە ئەوەی بەنداوی ترشی بەداخەوە میدیای کوردی کەس گەورە ناکاتن لەو وەختەی چەکی لە دەوڵەتی سووریا لە شەرع یەک لە دوێک دەتەقێنەوە بە لێ شاو ئەو چەکە بە قورسەی دەدەنەوان خەڵک نایبینی گەورە ناکرێ یعنی لە قازانجی خۆتی ئەوە ناکرێ بەڕێزان بۆیە ئەو هات تورکیا هات ئۆزەلانی هینا گوتی ئاها من بە ئۆزەلانی ئیسرائیلی دەگرم ئۆزەلان چوو لەگەر ئیلهام ئەحمەدی قسەی کردووە نێودەوڵەتی ئێستا پارتی تورکیا یەک لەو بەندانەی کەشی ئەوەیە کە بە ئیدارەی باشووش بڵێتە ئیسرائیل ها من ئەوانەم لەگەردایە شاسوارم لەگەرە سڵاحدین بەهادینم لەگەرە مەسرور بارزانیم لەگەرە ئەو خاڵەی کەشەیە کە ئەوە سەری کوردی باشوور سەری باشوور دەخوا سەری مەسعود بارزانی دەخوا بەرەی تورکیا هاوڕێیان من لە بۆ مجامەلەم نییە مەحاڵە لە بەرامبەر بەرەی ئیسرائیل و ئەمریکا بباتەوە یان دەبی ئەردۆغان تەسلیمی بە ئیرادەی وان بی کە مەحاڵە دەرچوونی قوتار نییە یعنی تورکیای ئەمڕۆ ئێرانی سبەیە ئەوە دڵنیا بن هاوچشی لەبەرەوەی ڕێڕەوی داودی یوان وا دەخوازی و تورکیا ئەو هێزە نییە و بوویتە لەمپەر تەحەدایان دەکات بۆیە لوتی دەشێنن کاکە لوتی دەشێن کوراوانە رووسیاوە ئیش لەسەر تێکشکانی رووسیا دەکەن تو چی ئەردۆغانیان ڕاستەدا ئەوەیە بۆیە هەموو پەیامدانە لە مەعبەین یەکتری بەرەی باشوور لێ نزیکە بەرەی تورکیا ئەو بەرەیە دۆڕاوە زوو درەنگ دەست لە بۆ کاتی زۆر قێزەوەندە بەر بەرەی ڕۆژ ئەوە تا خاوەنی ئەو ئیرادە بی ئەو ئیرادە چەک شەڕ بکە ئەوروپا یعنی کریساڵ ئەوانە کاکە ئەوەی ئەوان دانەوێ هەسەدە شەڕ دەکە باش کوردیش استفادە دەکات دنیا ژوایە کوردی ژوایە ئەو منتیقەی خۆی پاراستیە شەهید دەبی قوربانی دەبی ئێپێکومان وایە دێگەوان لەگەر نەبی دەهەندە شەهید دەبی دەهەندە زوڵمن لەسەر دەگرێتن بۆیە پەیامەکان کوردە هەموو شەڕ لەسەر کوردە ئەگەنا باخچەلیەک دوژمنی سەرسەختی پلەیەکی کوردە دێتن دەرێ دەبی ئۆزەلان بێتە ناو ئەوە حقوقی کورد بدرێ ترسی هەرە گەورە ئەوەیە ئەلەو شەڕی نێوان تورکیا و ئیسرائیل و ئەمریکا کورد هەڵە بکە هەسەدا قەندیل من دڵنیام هەڵەش ناکەن بەڵام ترسەیە تورکیا دەیەوێت ئەو بەرەیە قەپاتکە کە بۆ یعنی ڕەنگی ئەنگوش بڵێم کاکە وەڵا ئەوانە پشت لە کورد دەکەن بێگومان ڕەنگ بی بەڵام تا هەسەدا خاوەن ئەو ئیرادە بی تا ڕێڕەوی داوت کە بەو منتیقەدا دێ کاکە بەو منتیقەدا دێ چێ دەی پارێزی وەکو گوتمان بەدیلیان نییە بەدیلی هەسەدە نییە خاوەن ئەو ئیرادە بی ئەنە کەسە هەیە پارتی هەیە ئێکاکەوان پارتی و هەنا کەسە و پێش دیتیان خاوەن چه هێزەکەن بۆیە بەدیلیان نییە هاوڕێیان بۆ زانیارت یەکێک لەو شتانەی جمودۆڵانەی پارتی دەکات مەسعود بارزانی دری خۆشە و نازانم یعنی وا پیشان دەدا کە ئەگە سەیریان بکەی پارتی وا پیشان دەدا وەزعی باشە وەزعی کورد باشە وەزعی خۆی باشە وەڵای وەزع زۆر خراپە مەسعود دەزانی لۆ لەبەرەوەی یەک لەو بەرەی دوو ئەوەندە بچێ بەرەی تورکیا تەقڵەت پێ لێدەن
ئەوەی ئەتوی کردە سەرۆکی هەرێم و منداڵەکانتی لەوێدانە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپانە هەر زۆر بە بەسیتی تەسلیمی هەسەدەت دەکەن ئەو باشوورش ئەوە من و ئێوەینە مەسعود وا بکە ڕۆژ ئاوا دەینە ناو باشوور مووسڵ دەینە ناو باشوور ناو ڕۆژ ئاوا خەتەکە وا دەخوازی کاکە خەریتەی مەنتیقە دەگۆڕێ بەرەی تورکیا بەرەیەکی دۆڕاو تورکیا نیارێکی دێ بێتاقەتە نازانی چ بکاتن وەزعی زۆر شڕە کەسی میدیای کوردی وا پیشان دەدا هەسەدە وەزعی خراپە پێخۆشی دەرێ نیشتیمان پەروەر ئێ کاک چی خۆم یعنی هەموو دنیاوە دیفاع لێک ئەوانەی زلهێزن ئەوانەی ئەوەشن دژی پارتی ئێ باشە یعنی پارتی هەستا چییە وەڵا بەوەش گوایە وەزعی زۆر باشە ئەنا کەسە دەستاوە ئەوە ها دڵی خۆشی مەسعودی چییە ئەنا کەسە دەستا ئەوەی ڕۆژ ئاوا تورکیا تەسلیمیوی دەکات کورە بابە ئەمریکیەکان لە 2014 یەکەم جار دەمی ئەنا کەسەیان کرد ئەمریکا تورکیا ئەوانە بەس دویان دەکرد ئەو هێزە فشۆڵە نین بۆیە مەسعود بارزانی خەمی برێم خۆشی لەوە دانایە کە ئەنا کەسە دەستەوە عەفری ئەوە قامشلی و ئەوانە ئەو ئیدارەیە تورکیا دەی ڕوخێنی ئەوە دەی ئەو خەیاڵت دەرکە مەسعود یعنی ئەگەر عاقڵ نەبی بڕوان پێ بکە یعنی ئەوم بەڕاشکاوی بڵێم ئەگەر ئەو گەمەیە بەردەوام پێ بکەن لەگە تورکیا بە خۆشتان دەڕۆن لەبەر ئەوەی دەکەونە سەنگەری دژی ئەوە هاوڕێیان دوێنێ گەورەترین میدیای ئیسرائیلی بە ئاشکا دەڵێت و میدیای تورکیش ئەو خەڵکانی تورکی دەزان دەڵێن باسەکە ئەڵێن شەڕێکی گەورە هەیە لە مەعبەینی ئەو دوو دەوڵەتە ئەوەندە نەمایە پێکدادان بکرێ ئەوە زۆرە من باسم کرد وتم ئەو خوبشاندانەی بیلالی کوڕی ئەردۆغانی زۆر باش بوو کورد یعنی ئیسرائیل کاکە لە بیری ناچی بە قوربان ئەلەو وەختەی ئەو لەو شەڕەدایە ئەتو دەچی مەسەن دەیان هەزار کەسی زڵدی ئیسرائیل دەزولێنیەوە کە خەڵک خۆی لەبەر لا دەدا ئەتو دەچی ئیستیفزازی دەکەی ئەتو دەچی ئەزیەتی دەدەی پارتی دەچی فازڵ میرانیە پارتی یادی قاسم سلێمانی دەکاتەوە ئەوان هەموو لە نانی گەرم لۆتانەکە کورە بە 50 خەتی خەڵک تەرجمەی ئەو شتانە دەکا و دەکرێ وەزان ئەو خەبەرانە ئەو جم و جۆڵانەی پارتی لە هەولێرە دەیکاتن هەروە بەسیتە وانە دەست یادی قاسم سلێمانی دەکاتەوە یادی مەسەڵەن لەگەی مەسرور دەستە تورکیا و ئیستیفزازی ئیسرائیل وەکو گوتم شەڕێکی ئەوە بڕۆ میدیای تورکی میدیای ئیسرائیلی کە دوێنێ ئەمە داماننا ئەڵێ بەرەو شەڕ دەڕوە کە وەکو واشنگتن پۆستی ئەوەیە ململانەی ئەو دووە و پێکدا دەدەن و ئێستا وەکو گوتم بەر لەوەی بێم وەزارەی خارجی تورکیا ئیسرائیل داوا دەکە دەرێ حدودێک دەبێت بۆ تورکیا لەسەر ئەو هێرشانەی سەرکوردا بندرێ و تورکیا ئینهیاری کردیە لە شەڕ لەوەی کە غەرب لە پشتی ڕاناوەست لەوەی کە چەک و تفاق دەدەنا هەسەد دەدە لەوەی کە تەسکیەی هەسەدە دەکرێت لەوەی کە جۆلانی لێ دەست دەرچوو ئەو کاتێ ئەو چاوی تێک تورکیا بەرەو شپرزەیەکی زۆر دەڕواتن بۆیە دێ شاسوارت پێپشاندە وەزارەی خارجی تورکیا ئەو خەبەرەی بڵاو کردەوە شاسوار بڵاوی نەکردەوە لە شەرما ئەوە دەریشی خست هاوڕێیان کە ئەو تەزویراتانەی کرا ئەوەی کە ئێمە دەمانگۆ لەسەر ڕۆژ ئاوا هەمووی ڕاستە لەبەرەوەی ئیرادەی خۆی نییە شاسوار ئاوا دەیسوڕێنن یەک قسەی کۆت ئەوەش بکەم نەوەی نوێ ئەو هەموو بەرپرس و کادیر و ئەوە یەکێکیان ناوێرن دیفاع لە ڕۆژ ئاوا بکەن یەکێکیان ناوێرن ڕەخنەیەک سەرنجێک بکەن تخوا فەرقین بۆ کۆیلەکانی پارتی وێچەتی چییە ئێ باشە لۆ ناپرسن لۆ بۆمان نییە حەقمان نییە دیفاع لە ڕۆژ ئاوا بکەین بەنمونە چۆن دەکرێت یەکێک بەتاقتە لەسەری ڕۆ خوارێ بڕیار دەداتن کورە بابە لە هەموو شوێنێک ئەو پاڤل یەکێتیش پاڤل کوشتیکی کورە بەس بەلای کەم لە پاڤلی مثلا هەمێکی سعدی پیرە هەرجا قسە دەکە کورە خۆ لە شاسوار یەک کەس نییە بێری برێ لەل باشە ئۆپۆزیسیۆنەوە یعنی بێت دەسەڵات دەبیت چ بیت بەهەرحاڵ هاوڕێیان وەزعەکان لۆ کورد زۆر باشە هەموو ئەو میدیا کە پارتی ئەوەندە شپرزەیە بڕۆ میدیای پارتی داخوازی ئەنە کەسە ڕێک لە داخوازی تورکیا دەچی سەرۆ قادریشیان هیناوە خەت کەی وەزعی خراپی پارتی دەیهێنی بەس ئیستیفزازی خۆشی پێ دەکات هەموو تەحلیلاتی سەرۆی بیرتانە گوتی نەوشیروان کۆتایی بە ژیانی سیاسیات وەڵا کاکە نەوشیروان ئەگە خەتای خۆی نەبووە هیچ سەرکردەیەک بە ئاستی ئەو خۆشەویست نەبوو وات بە 36 سعات شکایەتەکەی کشاندەوە پێکشاندنەوە بە هەڵمەتێکی ڕاگەیاندنی مەردانەی کرد لە کەئێن پێیان کشاندەوە بەنمونە گوتی وەڵی ئەگەر تورکیا هوزم بکە کورد وێران برێم ئەوە دەبی
تورکیا پارچە دەبی وەڵا مەسعودی سەرۆکی سەتا نیوەی زیاتری دۆڕان ئێستا ئەو قسەی سەرۆ دەڵێ کە ئەگە تورکیا هجوم بکە با لە هجومی سەرکۆبانی بکە ئێستا تورکیا پارچە دەبی ئێستا ئەمە دەڵێن ئەو جوملەیە دەڕێن تورکیای ئەمڕۆ ئێرانی سبەیە باشە وعنەکەسا کە مەسعود دڵی خۆشە بە عنەکەسەی دەستۆوە ڕۆژ ئاوا ئەوە دەبی لە خەیاڵ دابنێ خەونی عوشترە لەبەر ئەوەی ئەنەکەسە هێز نییە ئیرادە نییە و ئەزمموی فشۆڵی دەرکردیە و پرۆژەی تورکی لە سووریا دەبی فەشەل پێ بهێنرێتەوە ئەللا ئەردۆغان بستە پێی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا بۆیە ئەوەی لە میدیای کوردی باز دەکەن لە تەمجیدکردنی هەوڵدان لەوەی کە پرۆژەی تورکیا دۆڕاوە لە منتیقەکەی کاکە ئیشی تو وەکو میدیا ئەوەیە ئەو وێنە ڕاستەی بگۆزیەوە ئەتۆ کورد دەی ئەو پەرەگرافە وەردەگری کە لە قازانجی میلەتەکەتە نەک دەی خراپترین پەرەگراف دەیهێنن بڵاو دەکەنەوە دەرخوادی ئەو خەڵکێت تۆ میدیا هەر ئەوەندەت پێ دەکری کەچی ئەو لە سەفی خیانەتی فەرقی تو ئەو میدیای خەبەرەکان بە دیزانی تورکیادا دەڕژی چییە لەگەر جاشک ناپاکێک دەچی لە پێشەوە ئێستاکە لەگەر ئەو شەڕوانانە بەشەردێ ئەو جاشانەی دژی پێشمەگە دەوسێ یەک سەنگەرە هاوڕێیان هەرویستم ئەوەتان پێ بڵێم من لەو ماوەی ئاکتیڤ دەبم ئەوەندەی کاتم هەبی خۆڵقم هەبی خەبەر هەبی دێن بەس لە بۆ وجدانیەتی خۆشمانەوە دەکەن بڕوا بکە ئەوەندە منەتشم بە برادرانی ئاپۆچی نییە لۆ مەبدەئی خۆمە دەیکەم لۆ نیشتیمانەکەمە و دەزانم لە کاتێکی چارەنووسازان ئیشی مەیە دەمی ئەو حرەکەی بکەن بەڕووبار خوێن دەڕژن کورد بابە 11,000 شەهیدی دایە ئەمن نێم لەسەری نەبم ئەمە 5 دقە دەسمە دەرێ لەو سویدە سەرما سۆڵی بە پەلەپەل خۆم دێخمەوە ژۆرێ خەڵک بەنمونە کەس ئامادەنی 2 دقە لەو معاشەکەی خۆی بس سەزادێ ئەو شەروانە لەسەر ئەوەی مقاومەت دەکا 25 ڕۆژە گەورەترین دژمنی کوردی کەرامەت شکاندیە هەیبەتی بردیە نێم لێرە نەبمە مینبەرێک لە مینبەرەکانی ڕاگەیاندنی قیمەی بێخلاقی ئەگەر هەمومان پشتگیری لە شەروانان نەکەین پشتگیری لە حەسەدە نەکەین تا ئەو شوێنەی هەڵە ناکەن لەو شوێنەش ڕەخ نەبوو ئەوە دەکەین هەریان سوپاسان دەکەم بە ئەو کاتێ لەگە من تا سەرف کرد هەرویستم ئەوە بدەم وەزعی کورد باشە وەزعی تورکیا خراپە لەبیرتان نەچی تورکیا ئێرانی ئایندەیە کاتە